پەرلەمانتارێکی هاوپەیمانی هیوا دەڵێت پارتی ئامادەی دەربڕیوە لەگەڵ سەدرەکان لەسەر دوو خاڵ ڕێ بکەوێت و پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت شتی وامان نەبیستووە. ئەمریکا داوا دەکات عێراق پشت بە خۆی ببەستێت نەک بە حکومەتی ئێران. حکومەتی هەرێم ڕایگەیاند دوو ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا هەیە و ئامادەن بۆ جێبەجێکردنی هەر کامێکیان. سڵاوتان لەبێت هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پەرلەمانتارێکی هاوپەیمانی هیوا لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پارتی بە سەدرەکانی وتووە بە دوو مەرج دوو ئیشتان بۆ دەکەین و پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت شتی وامان نەبیستووە. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاوی کردوتەوە کە وەفدی پارتی بە سەدرەکانی وتووە ئامادەن دوو کاریان بۆ بکەن بە دوو مەرج. پەرلەمانتارەکەی هاوپەیمانی هیوا ئەوەشی وتووە کە پارتی ئامادەی دەربڕیوە موقتەدا سەدر وەک تاکە مەرجەی شیعەکان سیر بکەن و هاوکاریشیان بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە بەرامبەردا دەبێت سەدرەکان وەک تاکە مەرجەی هەرێم مامەڵە لەگەڵ مەسعود بەرزانی بکەن و پرۆژە یاسای عێراقیش بەبێ پرسینەوت تێپەڕێنن. لای خۆیەوە دانا شەهیجەزا پەرلەمانتاری پارتی لەسەر ئەو بابەتە بە شارپرێسی ڕاگەیاند. هیچ شتێکی لەو بابەتم نەبیستووە و ئاگادار نیم. ئەمریکا دەیەوێت عێراق لە پرسی گازی سروشتی پشت بە خۆی ببەستێت و چیتر گاز لە ئێران نەکڕێت. هەریەکە لە ژووری بازرگانی ئەمریکا و ئەنجومەنی بازرگانی ئەمریکا عێراق لە بارەی گازی سروشتی هەرێمی کوردستانەوە پێشنیازێک بۆ سەرۆکی ئەمریکا دەکەن و داوای کارکردن لەگەڵ حکومەتی هەرێم دەکەن. لە پێشنیازەکەی ژووری بازرگانی ئەمریکا و ئەنجومەنی بازرگانی ئەمریکا عێراقدا ئەوە هاتووە ئیدارەی جۆ بایدن لەبارەی غازی سروشتیەوە بە شێوەی ڕاستەوخۆ کار لەگەڵ حکومەتەکانی عێراق و هەرێمی کوردستان بکات. بۆ ئەو مەبەستەش دەیەوێت پەرە بە گازی سروشتی هەرێم بدرێت. بڕیارە لە مانگی نیسانەوە دیالۆگی استراتیژی ئەمریکا و عێراق دەست پێ بکات. ئەمریکا دەیەوێت هاوکاری دارایی و ئابووری عێراق بکات لە تێپەڕاندنی دۆخی کۆرۆنا و دەستپێکردنی دیالۆگی تەندروست. وتەبێژی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێم ڕایگەیاند دوو ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا هەیە و ئامادەن بۆ جێبەجێکردنی هەر کامێکیان. سەمیر هەورامی با ڕۆژنامەی سەباحی وتووە شاندی هەرێمی کوردستان لە ڕۆژانی داهاتوودا بۆ درێژەدان بە دانوستانەکان لەبارەی پشکی هەرێمەوە دەگەڕێتەوە بەغدا. وتەبێژەکەی جێگری سەرۆکی حکومەت دەژڵێت لەگەڵ بەغدا دوو ڕێکەوتنیان هەیە و یەکەمیان لەگەڵ حکومەتی عێراق و دووەمیان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە سیاسیەکان بووە. هەرێم ئامادەیە بۆ جێبەجێکردنی هەر کامێک لەو دوو ڕێکەوتنە. لەلایەکی دیکەوە محەممەد ئیبراهیم ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بودجە مادەی زۆری تێدایە و بە دووری زانیوە لە یەک دانیشتندا تێپەڕێندرێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق بڕیاریدا هاوڵاتیە عێراقەکانی دەرەوەی وڵات بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق نەکەن. جومانە غەلایی وتەبێژی ئەنجومەنی کۆمیسیاران لە میانی لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند با هۆکاری هونەری و یاسایی و تەندروستی ئەنجومەنی کۆمیسیاران بڕیاری هەڵوەشانەوەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقی لە دەرەوەی وڵاتاوە. ئاماژەی بەوەشدا کێشەی هونەری و دارایی و یاسایی و تەواونەبوونی تۆماری دەنگدەرانی عێراق لە دەرەوەی وڵات کە پێویستی بە 160 ڕۆژە بۆ نوێکردنەوە کە تەنیا 40 ڕۆژ لە بەردەست داماوە ڕێگرە لە بەردەم بەڕێوچوونی هەڵبژاردن لە دەرەوەی وڵات. بڕیارە مانگی ئۆکتۆبەری ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پێشبینی دەکات لە ماوەی 9 ساڵی داهاتوودا جیهان ڕوبەڕووی کەم ئاوی ببێتەوە بەپێی دەرەنجامەکانی راپۆرتێکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ پەروەردە و زانست و ڕۆشنبیری یونسکۆ کە ڕۆژی 22 ئازار بە بۆنەی ڕۆژی جیهانی ئاوەوە بڵاوی کردوتەوە. پێشبینی کردووە لە ماوەی 9 ساڵی داهاتوودا جیهان ڕوبەڕووی کەم ئاوی ببێتەوە. لە راپۆرتەکەدا پێشبینی کراوە تا ساڵی 2030 جیهان بە ڕێژەی لە 140 ڕوبەڕووی کەم ئاوی ببێتەوە. جگەلەوەی گرفتە جیهانەکانی تری وەک پەتای کۆرۆنا دۆخی ئێستای جیهان خراپتر بکات. داڕێژەرانی راپۆرتەکە جەختیان کردوتەوە وڵاتانی جیهان هەوڵی پێویست بۆ پارێزگاریکردن لە سەرچاوە ئاویەکان نادان بە تایبەتی کە زیاتر لە 2 ملیار کەس بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاویان دەست ناکەوێت. بەختەوەربن.